دەستمان کردووە بە بەرهەمێنانی گەچ لەم کارگەیە. مادەکە لە بەرد و خۆڵی شاخەکان دروست دەکرێت و بەرهەمێنانی ئەم گەچە بە چەند بەشێکدا تێدەپەڕێت. ڕۆژانە نزیکەی 100 تۆن گەچ بەرهەم دەهێنین و ڕەوانەی هەرێک لە پارێزگاکانی دیالە و سەلاحەدین و بەغدای دەکەین. ئەم گەچە لە بەرد و خۆڵی شاخی دووسخورمات و بەرهەم دەهێنرێت و بەکاردێت بۆ کاری بیناسازی و خانوبەرە. هذا عندنا تراب منها ينذبها بهذا الهوبر منها هذا الفرن. لێرەوە خۆڵەکە بار دەکەین و دەڕێژنە ناو ئەو فڕنەوە کە درێژەکەی نزیکەی 20 متر دەبێت. پاشان خۆڵەکە دەهاڕێت و دواتر نەوت بەکار دەهێنین بۆ ئاگرەکە و دەیسووتێنین. لێرە 5 کرێکار کار دەکەین، بەشێکمان تەرخان کراوین بۆ هێنانی بەردی گەورە لەسەر چیاکان و هاڕینی بەردەکان. نأتي بحجر من الجبل نستخرج عن طريق الدقاق. کارەکەی من شۆفێریە و ڕۆژانە لە چیاکان بەردەهێنم و لێرە بە ئامێر بەردەکان دەشکێنرێن و وردەکرێن. بەشێکیان لەگەڵ خۆڵ تێکەڵ دەکرێن و پاشان بە ئاگر دەکوڵێنرێن و نەوتی ڕەش بەکاردەهێنرێت بۆ برژاندنی خۆڵەکە. دواتریش دەبێتە گەچ. ڕۆژانە لە 6 بەیانیەوە دەست پێ دەکەین تاوەکو 5 بۆ 6 ئێوارە بەردەوام لێرە کار دەکەین.